ئەم کاتان باش هاوڕێیان هیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن. ئەمڕۆکە باس لە ئەو میوێ دەکەین کە تقریبان 14 ساڵە ئیتر خەریکین بەرەکەی بدە. ئەو میوەیە خەریکە ئەوڕۆ دیار دەبێت کە بەرەکەی ئەدا، بەڵام ئیتر ئەو بەرەی بەرهەمەکەی چەندە ئەمیان جارێ دیار نییە. لە ئاژانسێکی هەواڵی نزیک ڕۆژئاوا کە بە کوردی و بە تورکی و بە ئینگلیزی و بە عەرەبی و ئابزانم ئەوە دەکا پەخشی خۆی دەکا نۆرت پرێس، لەوێدا ئیتر ئەو هەواڵە بڵاوکرایەوە باس لە ئیتر ئەوە دەکا کە هێزەکانی سووریای دیموکراتیک هەفتە فەرمانداری ناوی هەفتە فەرمانداری هێزەکەیان داوەتە سوپای سووریا بۆ ئەوەی سووریا سەر لە نوێ ئیتر سوپاکەی دروست بکاتەوە و لەناو ئەو سوپایەدا ئەو هەفتە کەسە وەکو سەرفەرماندار جێگا بگرن. لە هەمان کاتدا لە درێژەی هەواڵەکەدا باس لەوە کراوە لە سەدا 30 سوپای سووریای ئایندا لە سەدا 30 هێزەکانی سووریای دیموکراتیک پێک دێن، بەڵام دیار نییە هەتاوەکو ئێستا لە هەواڵەکەشدا ئیتر بە شێوەیەکی ڕوون دیار نەکراوە. ئێمە ناتوانین بە باشی هەڵسەنگاندنی بۆ بکەین کە ئایا ئەمانە بە ناوی هێزەکانی سووریای دیموکراتیک لە سەدا 30 سوپای سووریا پێک دێنن یان بە ناوی سووریا، بە ناوی سەربازانی سووریا و ینی سوپای سووریا، چونکە لێرەدا لەسەر ناوەکەدا ئەگەر ناوەکە گۆڕانکاریشی بەسەردا بێ ناوێکی دیکەش بێ ویانیش هەستە دەبێ ویانیش ئیتر سوپای سووریا بێ هیچ ناوێچکەی پێدا نەبێ، ئەمە لێرەدا شێوازی مرکزیەتی سووریای ئایندە و سوپای ئایندەمان بۆ دیاری دەکات. لە بۆ هەندێک ئەو خاڵا هەستیارە و دەبێت چاوەڕێ بکەین هەتاوەکو مەسەلەکە یەکلایی دەبێتەوە. ئیتر ئەمە کاکە کۆمار دەنگم باشەوە نییە، هیوادارم دەنگم باش بێت. ئیتر ئەمە زۆر گرنگە. لەلایەکی دیکە هەر لە درێژەی هەواڵەکەدا ئیتر ئەمە دووبارە کراتەوە، ئەو ئیددایەی کە پێشتر کراوە دووبارە کراوەتەوە کە 3 فڕقەی سەربازی لە باکووری سووریا ساز دەکرێن، واتە فڕقەیەکی سەربازی سەر بە حەسەکەیە، فڕقەیەکی سەربازی سەر بە فڕاتە کە کوبانێ و سەدی تشرین و ئەمانە دەگرێتەوە، و فڕقەیەکی دیکەژیان سەر بە دێرە زوورە. ئەم 3 فەرقانە لە هێزەکانی سووریای دیموکراتیکدا ساز دەکرێن، بەڵام ستاتویەکیان ستاتوی ئەوانەش دیار نییە. ئایا ئەمانە بە ناوێکی دیکە سەر بە وەزارەتی ناوخۆی سووریا دەبن و یانیش هیچ ناویان نییە و سەر بە وەزارەتی بەرگری سووریا دەبن، ئەمەشیان جارێ دیار نییە. بەڵکو گرنجەکەی لەوەدایە باس لەوە دەکرێت کە لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی دژ بە تیرۆر کار دەکەن، بەڵام ئەوە کۆمەڵێک شڕۆڤە و هەڵسەنگاندنی جیاواز هەڵدەگرێت. ئایا ئەمانە بە تەنیا لە ناوچەکەی خۆیان واتە حەسەکە و فڕات و دێرە زووردا لە دژی تیرۆر لەگەڵ هاوپەیمانان کار دەکەن و یانیش لە تەواوی سووریادا؟ چونکە پێش ئێستا مەزلوم عەبدی لە لێدوانەکەیدا دەربارەی ئیتر داهاتووی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو سوپای سووریادا باسی لەوە کرد کە هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو هەموو سووریادا شەڕی تیرۆر دەکەنەوە، یانیش ئەرکی دژایەتیکردنی تیرۆر دەگرنە ئەستۆ. کەواتە لێرەدا دیسا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمانە لە حەلەب و لە حەما و لە حومس و لە دیمەشقیش و یانیش لە ساحیل و لە ناوچەی دروزەکانیشدا ئاکتیڤ دەبن یان نە؟ چونکە لێرەدا کێشەیەک هەیە، کێشەکە ئەوەیە ئیتر ئەمریکیەکانیش ئەمە دەبینن، ئیتر هەر لە بۆ هەندێش ملیان بۆ ئەوانە حکوومەتی دەستەی تەحریری شام هەتاوەکو ئێستا نەیتوانیوە شەڕی تیرۆر بکە و لەگەڵ ئەو تیرۆریستانە
ئیتریان ناتوانێت شەڕ بکە و یانیش ئەم تیۆریستانە لەناو هەواڵگری ئەم هێزەدا جێگایان گرتووە و یان بەشێکن لی ئێمە جارێ ئەو شتانە بە تەواوەتی نازانین ئێمە لە سەحەکەین بەڵام هەتاوە کوێستان نەمان بینیوە لە دژی ئەمانە شەڕیان کردووی لە دژی چێ شەڕیان کردووە هەر کاتێک ئەسنە ناوچێ عەلەویەکان و ئەسنە ناوچێ دروزەکان لەوێ کۆمەڵکوژیەک دەکەن دوێنێ ناپێرێ سەر لە نوێ ئیتر چەند خوێنکارێک کچی زانکۆ کە کاتێک لە حەما حموز دەگەڕانەوە ناوچەی دروزەکان ئەمانە دروزی بوون یعنی دەچوونە سوێدا بەر لەوەی بگەنە سوێدا لەلایەن گروپێکی ئیتر تێرۆریست پەلاماردران و سێ کەسیان لێ کوشتن و وابزانم شەشیشیان بریندار کردن و ئەمە دوای ئەمە هات کە شێخی دروزەکان لە لێدوانێکی نوێیدا ئیتر باسی لەوە کرد کە لەگەڵ ئەو ڕژێمە یەکگرتن زۆر زەحمەتە یعنی هەتاوەکو ئێستاش ئیسلامیەکان عەرەبە ناسیۆنالیستەکان باس لەوە دەکەن کە دروزەکان بە هاندانی ئیسرائیلی دەیانەوێت دەوڵەتێکیکە دروستکان بەڵام من لە شێخی دروزەکان ئەمە تێنەگەشتم شێخی دروزەکان دەڵێ کاکە ئەو ڕژێمەی ئەحمەد شەرع ئەمەیە کە دەیبینێن دەستە هەر شوێنێک کۆمەڵکوژیەک دەکا ئێمە ناتوانین لەگەڵ ئەم ڕژێمە ببینەیەک یعنی مەبەستی ئەوەیە نەوەکو ئەوان دەیان هەوێت لەناو جوگرافیای سووریا دەوڵەتێکی دروزی دروستکە یعنی هەموو کەس دەزانێت بە 100,000 و 200,000 کەس لە شارێکی کچی وها بچووکدا وەکو ناوچەی دروزەکان دەوڵەت دروست ناکرێت ئەمە شتێکی واقعی نییە ڕاستە ئیسرائیل دروزەکان دەیەوێت بەکاربێنێ ئەلمانیەکان دەیەوێت بەکاربێنێ کوردەکان دەیەوێت بۆ خۆیان بەکاربێنێ بۆ نمونە هەر دوێنێ ناپێرێ لە تەلەڤیڤ کۆنفرانسێکی کورد و عەلەویەکان و دروزیەکانی ساز کرد بەڵام هیچ بەرپرسیارێکی پایە بلندی ئیسرائیل لەوێدا دیار نەبوو و لە هەمان کاتدا هیچ نوێنەری کوردەکانیش ینی دیار نەبوون مەسەڵەن من لە یەک دوو کەسی عەلەویم پرسیار کرد لە کەسێکی دروزیم پرسیار کرد گوتم کاکە ئێوە کەسێکی ناسراو لەناو ئەو کۆنفرانسی تەلەڤیڤدا دەبین گوتیان نەخێر بەڵام ئاڵایەکی کوردستانی لێ ئاڵایەکی عەلەویەکانی لێ هەندێک کەس بە ناوی دروزەکان قسە دەکەن ئاڵای دروزەکانی لێە ئاڵای هێزەکانی سوێدا هیچی دیکە دیار نیە یعنی ئەمە دروزەکانی دەیزانن کە ئیسرائیل ڕاستە ئەمڕۆکە بەرگریان لێ دەکا بەڵام ئەو بەرگریە چەند مانایەکی هەیە یەک لە بۆ دروزەکان وەکوتم بەرگری لە ناوچەی لە سنووری خۆی دەکا دوو لە بۆ دروزەکان خزم و کەسیان لە ناو سوپای ئیسرائیلدا هەن لە ناو حیزبی لیکوددا هەن و دروزەکان لۆبیەکی زۆر بەهێزیان لە ئەمریکا هەیە ئەمە جیاوازە بەنسبەت عەلەوی کوردەکان و دروزەکانیش بەگشتی ئیسرائیل ئەو ئیماژەی کە لە دەستی داوە لە شەڕی غەزەدا ئەو جینۆسایدە گەورەی کە کردوێتی خۆتان بینیوتان لە کۆبنەوەی نەتەوە یەکگرتووەکاندا ئیتر نەتەنیاهۆ لەسەر کورسیەکی بەتاڵ قسەی کرد هەموو خەڵکەکە چوە دەرەوە دەیانەوێت لە ڕێگای ئەوەی گوایە ئەوان پشتگیری لە کەمینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن دەیانەوێت ئیماژی خۆیان ئیتر باشتر بکەن جوانتر بکەن دەموچاوی خۆیان جوانتر بکەن ئەگەنا لەمە زیاتر هیچ شتێکی دیکە نیە لەگەڵ ئەو دروزانەی کە ئاستی ڕۆشنبیریان بەرزە و لە دەرەوەن لەگەڵ بەشێکیان قسەم کردو ئەوانیش ئەوە تەحلیلی ئەوانیشە یعنی بەڵام ناچارن لەناو دوو ئاگردان ئاگرێک هەیە دەیان سووتێنێ کە ئاگری ئەحمەد شەرع و تێرۆریستە ئیسلامیەکانە ئاگرێکی کەش هەیە ئیسرائیلە کە جارەی نایان سووتێنێ ئیتر ناچارن بستنە لای ئەو ئاگرە بەگشتی جارێ دیار نییە ئیتر پێگەی هێزەکانی سووریای دیموکراتیک چ دەبێ بەڵام پێدەچێ لەبەر ئەوەی حکوومەتی ئەحمەد شەرع لە تەواوی سووریادا حکوومەتێکی لاوازە نامەشروعە پێک هاتەکان بە لایەنێکی مەشروع نایبینین و ئەگەر هاتوو مەترسیەکی تیرۆر هەبوو لە ڕەنگ بێ ئەمریکیەکان لایەنگری ئەوە بن کە هێزەکانی سووریای دیموکراتیک لە تەواوی سووریادا ئیتر دەست پێشخەری هەبێ و بتوانێت ئۆپەراسیۆن ساز بکە بەڵام ئەوە بە تەوافق لەگەڵ تورکیا دەبێت بەبێت تورکیا ئامن ئەوە بە زەحمەت
دەزانم یعنی ناتوان ئەوان بە هیچ شێوەیەک حیسابێک لە بۆ تورکیا نەکەن خۆی لە خۆی داییتر ئەو بەرنامەی پێشتر سازم کرد بوو 2 ڕۆژ بەر لە ئێستا ئەوانەی نیانبینەوە تکایەت تەماشایکەن لەوێدا باسم لە مقالەکەی جیمز جێفری کردبوو جیمز جێفری کێیە دەیناسنی تر پێویست ناکە باسی بکەم و کەسێکی گرنگیشە ئەگەرچی لەو مقالەیەدا وا دیار بوو زۆر ئاگای لە ڕەوشی سووریا نەبوو یعنی بە وردەکاریەوە بەڵام قسەکانی گرنگە ئەوەی ئەو باسی دەکا مۆدلێکی نزیک لە عێراق دەبێت لە سووریا ڕێگای پێ بدرێن مۆدلی نزیک لە عراقچیا ئیتر هەمووتان تێدەگەن پێویست ناکە من زۆر قسەی لەسەر بکەم کەواتە بە کورتی سەدەگا دەمێنێتەوە مەترسێک لەو بارەیەوە لە ئارادانیا و لە ڕۆژ ئاوادا دەمێنێتەوە لەو سێ ناوچێدا دەمێنێتەوە واتە حەسەکە فرات و دێرە زور ینی فرات ڕقەش دەگرێتەوە لەو ناوچانە هەمووی دەمێنێتەوە بەڵام وەکوتم شتەکان هێشتا دیار نین ڕنگ بێ هێشتا دانوستاندن بەردەوام بکە بە تایبەتی لەگەڵ تورکیا دانوستاندن بەردەوام بکات چونکە بمانەوە نەمانەوە حەسەکە فرات هاوکات سنووری سووریاش ئەسنووری تورکیاشە دەبێت تورکیا بەڵما ڕازی بێ ینی ڕێگایەکی دیکەنیە و لە هەمان کاتداییتر جارێ دیار نیە گومرگ فڕۆکەخانە نەوت و غاز داهاتی کشت و کاڵ ئاو ئیتر ئەمانە کێ بەڕێوەیان دەبا یعنی ڕاستە نەوتی سووریا غازی سووریا نەوتێکی ئەوها بە کوالیتە نییە وەکو نەوتی عراق و هەرێمی کوردستان ینی کوالیتەکەی خراپە ئیتر ئەمەیان ڕاستیەکە وە لە هەمان کادا نەوتێکی ئەمانە زۆر نییە بە تەنیا بەشی بەرهەمی ناوخۆیی دەکا بەڵام ئەمەش ئیتر ئەوەمان نیشان دەدا وەکوتم ئەگەر ئەو گومرگ و فڕۆکەخانە و نەوت و غاز و داهاتی کشت و کاڵ و ئاو و ئەمانە دەکەونە دەستچێ بە تەواوەتی ئەمەیان سیستەمی ئایندە دیاری دەکا لە سووریادا یعنی ئەمەی سەر کاغەز بەس نییە ئایا خۆسەریان خۆسەری نییە مرکزیان مرکزی نییە بەڵکو ڕنگ بێ مرکزی بێ بەڵام لە ژێرەوە ئەگەر هاتوو ئەم گومرگ و فڕۆکەخانە و نەوت و غاز و هەتا دوایی وەکو پێویست تەسلیمی ڕژێمی ناوەندی نەکران ئەمە دیارە ڕژێمەکە ناوەندی نییە ئەگەر تەسلیم کران ئەگەر هەرچەندە ناوی فدراسیۆنیش بێ کۆنفدرالیش بێ دیارە ئەمە فدرالی نییە و کۆنفدرالی نییە تر بە کورتی ئەمەیە ئەوەندەی من بزانم ئەوەندەی من زانیاریم لە هاوڕێیانی نزیک هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری بەدەست خست بێ ئەمەیە کە ئەمریکیەکان لە ئەنگری ئەوەن ئەمانە ڕادەست بکرێن یعنی ئەمانە لە ڕووکەشدا سەر بە حکوومەتی ناوەندی هەروەکو لە عراق کردیان بەڵام ئیتر لە عراق وەکو دەبینی هەرێمی کوردستان ئێستاکە لە ڕێگای سۆمۆ نەوتەکەی خۆی دەفرۆشێ یعنی پاتڕۆنەکە سۆمۆیە ئیتر بەڵام هەرێمی کوردستان واتای ئەوە نییە سوود لەمە نابینی و حتا حیزبەکان واتای ئەمە نیە سوود لەوە نابینی یعنی ئەو کۆمپانیایەنەی کە لە دەوروبەری سۆمۆدا کار دەکەن بە تایبەتی لە کوردستاندا نەوتەکە دەنێرن بۆڕیەکان پاک دەکەنەوە ئیتر لۆجستیکەی دابین دەکەن ئاسایشەکەی دابین دەکەن ئەمانە خۆمان دەزانین کۆمپانیای حیزبینە سەر بە یەکێتی و پارتینە و ئەمانە پشکیان بەردەکەوێت ئیتر ئەمە گرنگە لێرەدا بەڵام وەکوتم ئەمریکا پێی وایە کە دەبێ لە ڕسمیەتدا لەسەر کاغەزدا ئەمانە سەر بە حکوومەتی ناوەندی بن ئیتر جا لێرەدا ئیتر ڕێککەوتنەکە لە ژێرەوە چۆن دەبێت جارێ بەڕاستی دیارنیە و لە ئەو هەواڵەی نۆرتپرێسیشدا ئەمە جارێ ڕوون نەکراوەتەوە پێم وایە لەبەر ئەوەی هەتاوەکو ئێستا دانوستانەکان بەردەوام ئیتر ئەمە زۆر گرنگە سیستەمی ئایندە لە سووریادا ئەمە دیاری دەکاوە ئەمە پێمان دەڵێ سووریای ئایندە تا چڕادێک مرکزی دەبێت تا چڕادێک مرکزی نابێت ئیتر ئەمڕۆکە ویستم بە کورتی ئەو هەواڵانە و ئەو ڕووداوانەتان بۆ شڕۆڤە بکەم بێگومان شتی تایبەتتر هەنا
لەمەدا یعنی جگە لەم هەماڵە جگە لەم هەواڵەشی تایبەت هەنە مەسەن دوێنێ ئەحمەد شەرع لە سعودیا بوو نازانم ئێستا کە گەڕاوەتەوە یان نەم لە هەمان کاتدا وەزیری بەرگریەکەی مرهف ئەبقەسڕە ناردە مۆسکۆ ئیتر ئەمانەش بابەتێکن زۆر گرنگن مەسەرەن سعودیا هەرچەندە کاریگەری سعودیا وەکو ڕنگ بێ وەکو تورکیا نەبێ یەکسەر دراوسەی سووریا نییە هێزی نییە لەناو سووریا و لە نزیکی سووریادا بەڵکو پارەی هەیە بەڵام ئیتر وەزیری مالیەی وەزیری دارایی سووریا پێشتر پێش سونی ئەحمەد شەرع لە دوانێکیدا ئیتر گوتی قاسەکەمان بەتاڵ بوو ئیفلاسمان کرد پاپوش یعنی موچەمان نییە بدەینە کارمەندەکانمان پێشتر قەتەر ئیتر سێ مانگ موچەی کارمەندەکانی گرتبووە ئەستۆ سێ مانگ پارەکەیدان ئێستاکە ئەویش نادا ئێستاکە چێ موچەی کارمەندانی سووریادا بەڕاستی دیار نییە هەر لە بۆ هەندێ ڕنگ بێ ئەحمەد شەرع چووبیتە سعودیا بۆ ئەوەی لە ڕێگەی سعودیا ئەمە بکرێ هەندێک کەس ئەمە دەبەستنەوە بە هەڵنەگرتنی سزاکانی ئەمریکا لەسەر سووریادا بەڵام لە بۆ موچە من پێم وانە وابێ لە بۆ فرۆشتنی نەوێت لە بۆ شتی دیکە ڕاستە بەڵام لە بۆ موچەوانە خۆ هەر وڵاتی قەتەریش ئەتوانێ پارەی کاش بە فڕۆکەیەک بنێرێ ینی ئەمەکەی نکێشیە ئەوانش ئەتوان بە کاش بڵای هەر بە کاش بڵاوی دەکەنەوە وەکو عراقیان بەڵکو مەسەلەکە پەیوەندی بۆ هەیە ئەو لایەنانی کە دەیانەوێ ئیتر یارمەتی سووریا بدەن مەرجی خۆیان هەیە هەر کەسێک مەرجی خۆیە سعودیاشی مەرجی خۆیە مەرجەکانی خۆی پێشتر ئیتر ئاشکرا کردونا بڕیارێکی نەتەوە یەگرتوەکان هەبوو ژمارەکەی مێستاکە لە بەردەستدانە بەڵام پێشتر لە کاتی ڕژێمی سووریادا بڕیارێکی نەتەوە یەگرتوەکان هەبوو کە دوای ڕژێمی ئەسد دەبێ حکوومەتێکی نیشتیمانی پێک بێ لە هەموو پێکهاتەکاندا ئەو حکوومەتەی ئێستای ئەحمەد شەرع لە هیچ پێکهاتەکان پێک نارێت ڕاستە لەناو ئەو حکوومەتدا هەندێک تەکنۆکرات هەن بەڵام ئەم تەکنۆکراتانە چیان بەدەستە چیان بەدەستنی جارێ بەڕاستی نازانین لە ژێرەوە هەموو شتەکان ئیتر لەسەر دەوروبەرانی ئەحمەد شەرعدا دابەشکراوە هیچی دیکە دیار نییە پێک هاتەکان بە ناسنامەی خۆیان بە هێزی خۆیان بە ئێرادی خۆیان لەناو حکوومەتدانین سعودیا یەک لە مەرجەکانی ئەوەیە دوو مەرجێکی سعودیا زۆر گرنگە ئیتر لە بۆ سووریا نە ئێرانی نە تورکی بەڵکو عەرەبی سووریایەکی عەرەبی دەوێت ئیتر لە هەمان کاتدا سعودیا لە بۆ ئەوەی سووریایەکی عەرەبی ببێ ڕنگ بێ بیر لەوەش بکاتەوە کە باڵانسێک پێویستە چونکە سعودیا لە میحوەڕی ئەمریکای تاوەکو ئێستاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی لە بوارە سەربازی و ئاسایشی و ئیستیخباراتێکەکەیدا لە بوارە استراتیژیەکەشدا لە میحوەڕی ئیسرائیلیشدایە تۆ ناتوانین بڵێ لە دەرەوەی ئەو میحوەڕانەیە بە تەواوەتی لە بۆ هەندێک بۆ باڵانسێکی وا ئیتر هاوکاری لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکیش پێویستە جا بابزانین ئەحمەد شەرع چۆن دەتوانێت ئەم داخوازیە قورسەی سعودیا جێبەجێ بکەم لە هەمان کاتدا بە نسبەت رووسیا زۆر گرنگە ئیتر رووسیا باشکرا ئیتر ناتوانم وردەکاری بکەم وردەکاریەکان باس بکەم چونکە نامەوێ ڤیددیۆکە درێژ بەوێ بەڵام چەندین وردەکاری هەنا لە کاربەدەستانی مۆسکۆوە دەربارەی سووریای ئایندا بەڵام ئەگەر بە کورتی کۆی بکەمەوە لە بەرامبەر چەکدا ئێمە دەمانەوێ لە ڕووی یاسایی گەڕنتیمان هەبێ کە ئەو دوو پێگەی رووسیا یعنی پێگەی دەریایی لازقیە و پێگەی ئاسمانی حەمیمیە ئیتر کار دەکەن دەمێننەوە و هیچ هەڕەشەیەکیان لە ئایندەدا لەسەر نابێ لە بەرامبەر ئەوەدا رووسیا ئەتوانێ هاوکاری چەک بداتە ئەوەی بداتە سووریا چونکە بەڕاستی وڵاتانی دیکە ناتوانن چەک بدەن مەسەڵەن مەسڕ ناتوانێت چەک بدا بە
سووریا تورکیا ناتوانێت چەک بدا بە سووریا ئەمە یەکسەر کێشە دروستەکە کێشەکە چیە کێشە ئیسرائیلە یعنی ئیسرائیل ئەمە تا چڕادێ قبول دەکە بەڵام هێزێکی هەژمونگەری وەکو رووسیا ئەتوانێت چەک بدا پێشتریش ئەم چەکانەی داوا و لە نێوان ئێران و ئیسرائیل داخوازیەکانی ئێران و نیگەرانیەکانی ئیسرائیلدا باڵانسێکی ڕاگررت بوو مەسەڵەن هێزەکانی سەر بە ئێرانی لە ناوچەی کونەی ترا و دێرەز ئەوە ناوچەی دروزەکانی ئێستا دوورخز بوونەوە وانە وەگەوە کاتێک ئێران ویست بای چەکی پێشکەوت و قورسی ئێرانی بێنێ بیداتە ملیسەکانی حیزبوڵڵا ئیتر رووسیا ڕێگای پێدا ئیسرائیل بێ بە فڕۆکە بۆمبە بارانی بکە ئێستا کەش ڕنگ بێ ئەمە بکە پۆلیسی خۆی لەسەر سنووری ئیسرائیل و سووریادا بەجێ بگەینێ لە جیاتی سوپای ئایندەی سووریادا و ڕێگانەدا سوپای ئایندەی سووریادا و لە ڕێگەی تورکیادا چەکی پێشکەوت و لەو سنوورانەدا بەجێ بێنێ ڕنگ بێ ئەمەی ئیتر ئەمە خاڵێک بێ کە تورکیاش ڕازی بێت چونکە بەخۆی ناتوانێت یارمەتی بدا قەتەریش ڕازی بێت چونکە ناتوانێت بەخۆی بکە ئیسرائیل ئەمانە قبول ناکە ئیسرائیل هێزێکی ئیسلامی عەرەبی قبول ناکە لەبەو هەندێک تاقە ڕێگا ئیترێتەوە بۆ سەر رووسیا لە هەمان کاتدا رووسیا ئەندامی ئەنجومەنی ئاساییشە یعنی ئەگەر بتەوێ ئەحمەد شەرع ڕاستە ئەحمەد شەرع ئێستا بە تەنیا بەریتانیا لە لیستی تیرۆری دەرهێناوە بەڵام ئەگەر بتەوێ ئەحمەد شەرع بە تەواوەتی لە لیستی تیرۆر دەربێنی ئەتۆ پێویستت بە ئەنجومەنی ئاسایشی ئەنجومەنی ئاسایشیش یەک لە ئەندامە گرنگەکانی رووسایە دەبێتەوە رووسیا و چینیش ڕازی بکەیت لە بۆ هەندێ ئیتر ئەو سەودا و مامەڵەیە لەگەڵ رووسیاش بەردەوامە ئیتر ئەمانە هەمویان دەگەن بەکوێ لە ئایندەدا دەیان بینێن ویستم ئەمڕۆکە بە کورتی ئەو بابەتەتان بۆ باز بکەم ئەوە گەشتی 20 دقه نامەوێ درێژتری بکەم سوپاس بۆ ئەوانەی کە تاوەکو ئێستا بەشداریان کردو و گوێیان لێگرتیا تکاتان لێ دەکەم تکاتان لێ دەکەم یارمەتیمان بدەن ڤیددیۆکانمان لەسەر سوسیال میدیاکاندا بڵاو بکەنەوە شێر بکەن لە بۆ دۆستانی بنێرن و دۆستان ئاگدار بکەنەوە لە کەناڵێکی وە هەداویان لێ بکەن ببن بە سوبسکرایب بۆ ئەوەی ئەو ماندوو بوون و شەونخۆمی ئێمە بە تەنیا بۆ ئێوە نەبێ بەشێکی زۆری هاوڵاتیان بتوان سوودی لێوەربن کاتێک خۆش ڕێز سڵاو